بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان لە ئەڵقەیەکی زۆر تایبەتە جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەتی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هیوادارم ئینشاڵڵا ئەم ئەڵقەیە کە ڕاستەوخۆ لە خزمەتتان نابین و تایبەتە بە باسی کۆرۆنا و ئەم نەخۆشی کە ئێستا هەموو دنیای گرتووەتەوە و لە خزمەت دوو میوانی ئازیز و خۆشەویستا بین کە یەکەمیان دکتۆر عەبدولفەتاح هەورامی مامۆستای کۆلێژی پزیشکی و پسپۆڕی بواری خۆپارێزی لە تەندروستی لە سلێمانی و هەروەها جەنابی بەڕێز مامۆستای خۆشەویستمان مامۆستا دکتۆر ئیدریس کاریتانی بانکخواز لە شاری هەولێر لە خزمەتیا بین. پێخۆشحاڵین بۆی کە هەمتر لە ڕوانگە شەرعیەکە و هەروەها لە ڕوانگەی تەندروستیەوە ئەم بابەتە تاوتوێکی وردی بکەین و لە بەرنامەی شیرینچا کە ئێمە شیرینچا هەموو جارە وا فێر بووین کە زیاتر لە دەرەوە شیرینچامان پێشکەش کردو، بەڵام ئەم جارە زۆر پێویستە کە بەم جۆرە مامەڵە لەگەڵ ئەم دیاردە تازەیە خود ئەم نەخۆشی و ئەم دەرمە جیهانیە بکەین و کە ڕاستەوخۆ لە خزمەتانە بین. پاش پشوویەک ئینشاءڵڵا دێمەوە خزمەتان. بسم الله الرحمن الرحيم. وما يعلم جنود ربك إلا هو وما هي إلا ذكرى للبشر. كائنێکی بچووک کە زۆر بە زەحمەت خۆیمان پیشانەدات، نوێژی ملیۆنەها مزگەوت، قەرەباڵغی کەنیسەکان، دنیایەک لە پێگەی پێکگەیشتنی مرۆڤەکان بە خاڵیبوون دەگەیەنێت. خۆی دەنگ هەڵنابڕێت، وەکیلەکانی لە هەموو دنیا دەخاتە هات و هاوار، نەهاتووە، نێرراوە. ئەگەر دەستی زوڵمی مرۆڤیش دەستی لە بڵاوبوونەوەیە هەبێت، هەر نێرراوە. ئەوەش لە قەدەر دەرنەچووە و پانۆرامای چل ڕووەی قەدەری نادیارە. بەهەڵا ڕوودان لە هیچ جوڵەیەکی خێر و شەڕدا لە گردووندا نییە، هەرگیز لە دەست دەرچوون لە نەخشەی ئاسمانیا ڕووی نەداوە. حەزرەت صلی الله عليه وسلم دەفەرمێت: لا عدوى وطيرة ولا هامة ولا صفرة. هیچ یەکێک لە نەخۆشی و پەتاکان بەبێ ئیزنی حەق تەعالا ڕوونادەن. ئازایەتی مرۆڤە ژیرەکان ئیستیقامەت و پشتبەستنە بەخوا و دەستگرتنە بە هۆکارەکانەوە. ضرورە خۆمان بە باشترین شێوە لەم دەرمە جیهانیە بپارێزین و پێش ئەوە پشتبەستووی ڕەبولئەرباب بین. بەڵام ئاسان نییە دەستگرتن بە هۆکارەکانی خۆپارێزیەوە و نەمان خاتە وەهمی سەرکەوتن. واتە یەقینی تەوەکل و ئیمان دەتپارێزێ لە وەهمی سەرکەوتن. ناشبێت تەوەکل بە تەواکل بگەینین و پاڵ بدەینەوە و خۆمان ئێمال بکەین بە حوجەی پشتبەستن بەخوا. حەق تەعالا دروستی کردوین هەتا ڕەحممان پێ بکات، هەتا بمانگەێنێتە بەهەشتێکە پانتاییەکەی زیاترە لە ئاسمانەکان و زەوی. دەبێت ئەم ئیمانەدا کوتراوی دڵ و دەروون بێت و لەرزەی پێ نەکەوێت کە بەبێ ئیزنی خوا هیچ شتێک نەڕوو ئەدات نەڕاشەگیرێت. من دونه فكيدوني جميعا ثم لا تنظرون. إني توكلت على الله ربي وربكم ما من دابة إلا هو آخذ بناصيتها إن ربي على صراط مستقيم. جارێکتر سەلامی خۆی گەورەتان لێبێت. خۆشەویستان هەموو لایەکتان خۆی گەورەتان پارێزێ و هەمومان بەورەیەکی بەرزەوە مامەڵە لەگەڵ ئەم نەخۆشیە و ئەم دەرمە جیهانیە بکەین. مادەم هەموو دنیای گرتوۆتەوەی مەشۆک و هەموو دنیا بێ مامەڵی بکەین و سوپاس بۆ خۆی گەورە کە کوردستان مامەڵەیەکی باش تا ئێستا ئەکات و حەزەکەین ئەو تاوتوێ ئەو مامەڵەیە و ئەو وەزعە دنیاییە لە دەربارەی ئەم دەرمە لە خزمەتی بەڕێز دکتۆر عەبدولفەتاح هەورامیە بە خزمەتی بگەین و هەرچەندە زۆر سەرقاڵ بوو بەڕاستی کە ئێمە زۆر کاتمە زۆر لێگرت چونکە لەم کاتەیە زۆر سەرقاڵە بەم کارەوە. کاتورگیان بەخێر بێت. زۆر سپاس وڵان سەلامت بێت. کاتورگیان وەزعی دنیا چۆن ئەبینن و سلبیاتی خۆشاردنەوە لە ئەم دەرمە ئایا ئەتوانین خۆمان لێ بشارین و ئەتوانین بۆی کە یعنی خۆمان ون بکەین توش نەبین؟
تەمەکو زانین ئەم درمە لە کۆتایی 2019 سەری هەڵا لە ووهان لە چین دوایەوە چینی بەجێ هێشت تا 11 ڕێکخراوی تەندروستی جیهانی بە پەتایەکی جیهانی ئەژماری کرد. تاوان ڕێکخراوی تەندروستی جیهانی زۆر حەزەریە کرد و نەی ئەویت بگاتە ئەو ڕادەیە، بەڵام خێرایی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە حەزەکانی مرۆڤی تێپەڕان، حەزەکانی دامەزراوە تەندروستیەکانی هەمووی تێپەڕان تا بە ناچاری لە 11 ئەم ساڵ بە فەرمی لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە بە پەتایەکی جیهانی ناسێنرا. ئێستا ژمارێکی زۆر لە وڵاتان دووچاری زیاد لە بازە 190 وڵات دەکرێت کە عەدەدێکی زۆر لە مرۆڤ دووچاری ئەم پەتایە بوون و ئەم پەتایەکە ئەتوانم بڵێم وڵاتێک نامێنێتەوە کە پێی نەگات. هەندێک وڵات سە پێی نەگەیشتووە، ینی ئەتوان خۆیان پارێزن پێی نەگات، ینی تۆزە قورسە لەوەی کە ڕێگری بکەن لە پێگەشتەوەی کە پێیان نەگا، بەڵام ئەتوانن کۆمەڵە کاران کارێک بکەن کە بە خێرایی کۆنتترۆلیکەن و ڕێگەری بکەن لە زیاتر بڵاوبوونەوەی و ئەوە تاکە ڕێگەی کە ئەتوانین کاری لەسەر بکەین. ئەوەی کە مرۆڤایەتی کە ئێستا دامەزراوە تەندروستیەکانی بەخۆی مەشغوڵ کردووە، تەنها و کاریگەرکردن ڕێگە بریتێ لە ڕێگە لە کۆنتترۆلکردنی، بریتێ لە بەربەست دروستکردنی تا نێت کە هات بریتێ لە کۆنتترۆلکردن. واتە دوو هەنگاوی زۆر گرنگ هەیە لە پێش مرۆڤایەتی. یەکێکیان ئەوەیە کە بریتە لە ڕێگیری بکەیت لەوەی کە بێت بۆ وڵاتەکەت، بێت بۆ شارەکەت، بێت بۆ هەرەمەکەت، کە هاتیش کار بکەیت بۆ ئەوەی سنوورداری کە نێڵی زیاتر و ئەوەی ئێستا یعنی بە شێوەیەکی غێر متەوەقع لەگەڵ ئەم پەتایە بینرێ مەسائلی خێرا بڵاوبوونەوەی لە هەنێ وڵاتی پێشکەوتووە. یعنی لەوانە بەسەر ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەوروپای بە فەرمی بە بورەی ڕئیسی بڵاوبوونەوەی پەتاکە ناسان. ئێمە زانێتە سین ئەمڕۆ کۆتایی هێنرا بە خواحافیزیکردن لەو هەموو ستافەی کە ڕوان کردووە ووهان کە تقریباً خەریکن بەرەو ڕاگەاندنی ئاهەنگی سەرکەوتن بەسەر کۆرۆنای ئەعلانەکەن کە لێوە سەری هەڵا لە دەرەنجامی گرتنەبەری کۆمەڵە ڕێگەچارێکی زۆر باش لە کاتێکی زۆر قیاسیە توانیان سەیطرەکەن بەسەر ڤایرۆسەکەیە. بەڵام ئەوەی کە جێگەی ئەسەفە لە ئەوروپا زۆر بە خێرایی بڵاوە بێتەوە، یعنی کۆمەڵێک علامەتی ئیستیفامی لەسەر کۆمەڵێک زۆر وڵاتی گەورە دروست کردووە، لەوانە ئیتالیا، لەوانە فەڕەنسا، ئیسپانیا، ئەڵمانیا، نەرویج و جگە لە وڵاتانی دنیای سێ کە ئەوان ئێستا لەبەر لەوانە مەسایلی ئێرانی تەوان بورەی ڕئیسی شەرقی ئەوسەد ڕۆژهەڵاتی ناوەند ئێران بوو و بەڕاستی ئێسەش تا ئێستا کۆمەڵێک وڵاتی زۆری شەرقی ئەوسەد و ڕۆژهەڵاتی ناوین لە ژێر مەترسیایە، لە ژێر مەترسیەوەی کە سەکەتیایە تەشەنە بسێنێ. لە وڵاتێکی تری وەکو هەند کە تازە بە تازە کەیسەکانی حاڵەتەکان دەست بە دەرکەوتنەکەن، بەڕێی من هەندی ژێکێکە بێت لە وڵاتانی کە تووشی چالەنجێک تووشی حاڵەتێکی قورس ئەبێ لە بەرەنگاربوونەوە، چکان وڵاتانە ژێرخانی سەحیان باری ئابووری خەڵکەکەی و عەدەدی ژمارەی دانیشتوانی زۆر کە ئەمانە هەموو هۆکاری لەبار نین، هۆکاری یارمەتی دەر نین بۆ کۆنتترۆلکردن، بۆیە ئەشێت ئەوەش دیسان مشکلەیەکی تر بێ بە فعلی. حەز دەکەم بچینە شاری هەولێری خۆشەویست جەنابی دکتۆر ئیدریس کاریتانی. مامۆستاگیان خۆشحاڵین بۆی کە لە خزمەتتا بین و بپرسین لە جەنابتان کە چۆن مامەڵەیەکی شەرعیانە لەگەڵ ئەم نەخۆشی و ئەم درمەیە بکەین و چۆن بەڕاستی یارمەتی دەرێکی باش بین لە ڕۆ شەرعیەکەوە کە ضرورە ئێمە دەست پێشخەر بین و سوپاس بۆ خۆی گەورە کە کوردستان هەرزوو مزگەوتەکانی داخست و ئەوەش حاڵەتێکی زۆر ئیجابی و زۆر باش بوو کە بەڕاستی سەیطرە بکرێ بەسەر قەرەباڵغی زۆرەکانە. مامۆستاگیان یاخوا بەخێر بێ بۆ بەرنامەکەمان. سپاس بۆ جەنابەت، بناوی خۆی گەورە مێهرەبان، دانەری زەوی و ڕاگری ئاسمان، درود و سەلام لەسەر گیانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. سەرەتا داوا لە خوای پەروەردگار دەکەین کۆمەلگای موسڵمانان بەگشتی ئەم کەناڵە پیرۆزە ئێوە و ئەم ستافەماندوونە ناسەی بەو شەوە و هەروەها
داوا لە خوای پەروەردگار دەکەین تەواوی مرۆڤایەتی لەو تاعون و لەم جۆرە و با بپارێزی ئینشاءالله و بەخێراتنی زۆر بەڕێز بڵین دکتۆری خۆشەویست دەکەم بۆ لای جەنابەت. دیارە بابەتی کۆڕۆنا یان بڵین ئەم حاڵەتە گشتەی کە هاتووە بەڕای بەندا ینی شتێکی بڵین زۆر وەکو بابەتەکانی تر تەبیعیت نییە، ینی شتێکە جاران ئەگەر ئەحداسێکی تاریخی ڕووبدا بە یا ئەحداسێکی اقتصادی یا سیاسی یا کۆمەڵایەتی یا فەرهەنگی یا فکری لەوانەیە نخبەیە کۆمەڵی خەڵک بم بابەتەوە جیرۆ دەبوو پەیوەستە بە کۆمەڵی خەڵکەوە، بەڵام ئەم بابەتە ئێستا هاتووە فەرق لە بینی هەرچی ئینسانە لە دنیادا ناکە، بۆیە کە باز دێتە سەباسی ئینسان هەموو شتەکانی تر دەبی لە کۆتاییدا بخرێنە قوربانی ئینسانەوە، چونکە ئەم کەونە ئەم ئاسمانە ئەم زەویە ئەم دار و درەختە ئەم بوونەوەرە ئەم گژ و جیایە ئەم جوانی و بۆن و بەرامە ئەم هەموو ئاو و درەختە ئەم هەموو گوڵ و جیایە ئەم هەموو میوەجاتە هەرچی تۆ بە خەیاڵت دادێ هەرچی تۆ دەیبینی ئەوەی نایبینی لە کۆتاییدا بە گەورە و گچکەوە بە حەزمە فراوانەکانیەوە لە کۆتاییدا بۆ ئینسان دروست کراوە. کاتێک ئینسان دەکەوێتە خەتەر مرۆڤ دەکەوێتە حاڵەتێکی ترسناکەوە دەبێ هەموو ئەوانە بینی لە کۆتاییدا بیخەیە خزمەت مرۆڤ. بۆیە ئەم بابەتە دەبێ بڕاستی ئەهلی شەریعەت و ئەهلی دین ئەهلی ئیسلام باشتر لەم حاڵەتە تێبگەن نەک پاشی خەڵکی تر بە ئاگابێنەوە، هەرچەندە ئێمە زۆر جار کە متومە لە مەقالە و بڵین بابەتەکانی خۆشمە ئاماژەم پێکردو کە بەداخەوە ئێمە چونکە بەسیرەتمان لە بابەتەکانە لەسەر تێگەیشتنێکی قوڵی قورئانی نییە، زۆربەی سەطحین، کاریگەری ئەو جۆرە فکرەی خەلیجیمان لەسەرە شتەکان زۆر بە سەطحی دەخوێن و بۆیە دوای واقع دەکەوین، واقع پێمان دەسەلمێنی کاکە ئەوە خەتەرە کە ئەمە هەڵەیە دەبێ بەخوات بەڕاستی شەرع پێت بسەلمێنی کە ئەمە هەڵەیە. بۆیە کەسی ئالی شەریعەت لە هەموو کە زیاتر دەبێ پەیوەست بێ پابند بێ بەچی بە پاراستنی مرۆڤ، چونکە ئەگەر مرۆڤ نەما خی گەورە دنیا نایەلی دنیا تێکەدا ئەوە پێی هەموو ئاەت و حەدیسەکان. لە پاشان تۆ تەماشاوەرە تەماشا قورئان کە میحوەری ئەساسی لە قورئاندا چییە؟ یا باسی ئینسانە باشە یان خزمەتی ئینسانە لە کۆتاییدا، حتا کە خوای پەروەردگار باسی گەورەی خۆی دەکا جل شأنه 2300 ئاەت باسی عەظەمەتی خۆی دەکا لە کۆتاییدا بۆ ئینسان باسی دەکا. ئەگەر ئینسان نەبێ خوای تەعالی قورئان نانێری، ئەگەر ئینسان نەبێ طبعا ئینسان و جنیش لە پاشیەوە با برین تووشی ئەوە نەبین، چونکە خەڵکانێکان هەر با بەهانن لە شتێک وا دەگەڕێن. اینجا لێرەدا قسەکەمان لەسەر چیە؟ قسەکەمان لەسەرەوەی کەواتە ئەو هەموو خزمەتەی کە هەیە وسخر لكم ما في السماوات والأرض جميعا منه لكم، خوا دەفەرمێ بۆ ئێوە مسەخەرمان کردووە، کە مسەخەری کردووە دەبێ کەسی شەریعەت لێرە وەقفەیەک دەکەین. ئەویش ئەوەیە هەر کاتێک تەماشای پاراستنی بڵین ئەو ئەساسیاتان دەکەین کە بۆتە مەبادیء لە شەریعەت ئەوە بڵین حفظی خەمسە، یەکەم پاراستن پاراستنی گیانی ئینسانە، دین دوایە گیان، دینیش لە کۆتاییدا هەر لە بۆ گیانی ئینسانەکەی تاکو نەچێتە جەهەنەم، دیسان لە کۆتاییدا هەر لە پاراستنی گیانەکەیەتی. لێرەدا چمان پێ دەڵێ؟ پێمان دەڵێ ئەهلی شەریعەت دەبێ ورتر مامەڵە لەگەر ئەو بابەتە بکە، چونکە شەریعەت دوای فێر کردوین ئەگەر شتێکی حەرام لەگەڵ شتێکی حەڵاڵ کە هەیە بە تەبیعی خۆی، ئەو کەسەی کە موسڵمانە دەستی نەگاتە حەڵاڵەکە، بۆ نمونە لە دەشتێکە برسیەتی خەریکە دەمرێ لەوێ شتێکی حەرام هەیە بە چەند مادەیەک حەرامە، شەرع واجبی لە سەدەکا بیخوا، بۆ چونکە دوو زەرەر هاتە پێشی، ئەخەف الضەرەرەین هەڵدەبژێری، ئەهوەن الشەڕەین هەڵدەبژێری، الضەرورات تبیح المەحظورات هەڵدەبژێری. ئەویش ئەوەیە ئەو شتە حرامە دەخوا بۆ چونکە یا دەبێ بمری یا دەبێ و حرامە بخوا. لێرەدا چ دێتێ پێش ئەوەیە کەواتە لەلایەکی تر خوای پەروەردگار فەرمانی کردووە بە هەندێک بابەت، نەهیشی کردووە لە هەندێک بابەت. بۆ نمونە خوای پەروەردگار دەفەرمێ ئەقیم الصەلات، ئەوە ئەمرە کە دەیکەی خێرت دەگاتێ، لەولا دەفەرمێ لا تەقرەبوا الزینا، ئەوە نەهیە کە نایکەی خێرت دەگاتێ. ئێستا کاتی خۆی کە بە توی گۆ مەچووە بڕۆ نێژی جەماعەت، بڕۆ جومعە، بڕۆ ئیش و بازار، بڕۆ کەسابەت، بڕۆ نێو خەڵک، بڕۆ سەردان، بڕۆ تەوقەکردن، ئەوانە هەموو خێر بوون. ئێستا نەکردنت خێرە،
کە فەرمانت پێ دەکات شتێکی گەورەتر هاتوۆتە پێش ئێستا نەکردنی تەوقەکە خێرت زیاتر دەگاتی ماوەسەگیان نەچوون بۆ جمعان خێرت زیاتر دەگاتی بەڵام ئەمە چ لەوە بکەم کە عەقلیەتێک دێ لە کەسانێک بەسەرەن وا تێگەیشتن بۆ خەڵک پەیدا دەکات بچی لەسەر دیواری پازدا بچیتە ناو مزگەوتێ وجا نێژێ بکە ئەخر ئەمە کەی تێگەیشتنە لە ناخ و لە کاکڵ و لە مەقاسیدی ئەم قورئانە و ئەم سنەتەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ماوەسەگیان دەست خۆش بێ زۆر جوان شیکارت بۆ بابەتە کرد بەس حەزەکەم ئەو پرسیارە هەر لە جنابیشت و لە جنابی دکتۆر عەبدولفەتاحیش بکەم کە ئایا ئێمە ئەم دیاردانە مەسەلەی خۆشاردنەوەی سە کەسی وا هەیە یعنی بەریەککەوتنی هەبوو بەرکەوتنی هەبوو لەگەڵ کەسێکی نەخۆشە کە ئەم نەخۆشی هەبوو بەڵام خۆی شارێتەوە جنابتان وەکو ڕۆشەرعێکە و جنابی دکتۆر عەبدولفەتاحیش وەکو ڕۆپزیشکی و خۆپارێزەکە باسی ئەومان بۆ بکەن کە ئایا ئەگەر خەڵکی تر توش بکەنەوە کەسە بمرێت نابێتە قاتڵی ئەو کەسە نابێتە زیان بۆ کەسە ناگەێنێ بەس چۆن جنابی باسی ئەوەی شت کرد کە حیفزی نەفسێکێکە لە مەبادی گەورەکانی مەقاصدی شەرعی بەس ئەم حیفزی نەفسێ ماوەسە ئێمە هەموو ماوەسەکانمان هەموو زانەکانمان ئەهلی شەرع هەمووی شارەزای ئەم حیفزی نەفسێ ئەم مەسەلە فقهی و ئەم مەسەلە بابەتیانەیە بەس کاتێ تەنزیرەکەین بۆ مجتەمع تەنزیرەکەین دایە بەزێنین یعنی لە ڕووی علمیەوە نوقسانیمان نییە بەس کاتی ئەبێتە ڕۆشنبیری و سەقافەت کێشەی گەورەمان بۆ دروستە بێ وەکو جناب ئاماژە پێکرد کە بەڕاستی کێشەی دروست کردیان سەرێشەی دروست کرد بۆەوەی کە خەڵک ئیستیجابەی باش نەبوو لە ئەوڵا بەڵام سواز بخوای گەورەکەەوە حەل بوو ئایا چۆن ئەگەر یەکێ خۆی بشارێتەوە چەنێ زیانی شەرعیەکە لەوەی کە خۆی شارێتەوە لەم نەخۆشیە ئەم بابەتە دوو ڕەهەندیە ڕەهەندە چێوەی هەیە کە علاقەی بە کەسەکەوەیە چونکە خۆشاردنەوەی ئەو خۆشاردنەوەی لە عیلاجکردن طبعا عیلاجکردن واجبە کەسێک کە تووشی نەخۆشی دەبی واجبە لە سەری بچی عیلاجی خۆی بکە ئەگەر عیلاجی خۆی نەکە ئەوە بەڕاستی خوا دەفەرمێ وەلا تەقتولوا ئەنفوسەکم خۆتان مەکوژن ئەو خۆی کوشتووە خوای گەورە دەفەرمێ وەلا تولقوا بئەیدیکم إلى التهلكة ئەو بەدەستی خۆی بە هیلاک داوە لێرە نەخۆی پاراستووە نەقو ئەنفوسەکمی کردووە نە بڵی خۆی لە کوشتنەکە پاراستووە بەڕاستی ئەو بەدەستی خۆی دەکوژی کە کەسێک بەدەستی خۆی دەکوژی ئەو دەبێتە قاتڵ نەفسی خۆی کە بەڕاستی ئەوە تاوانەکی گەورێ ئەو ڕەهەندی یەکەم ڕەهەندی دووەم ئەوش ئەوەیە کە تۆ کاتێک خۆت دەشاریەوە لە کۆتاییدا خۆشاردنەوە لە ماڵی خۆت ناکرێ کوشتنی براکەت بەدەستی تۆیە کوشتنی خوشکەکەت بەدەستی تۆیە بەلای کەم ئەگەر نەشی کوژی خۆ تووشی مەعاناتێکی گەورەی دەکەیت تووشی گرفتێکی گەورەی دەکەیت دەی ئەگەر لە شەریعەتی خوای پەروەردگار ئاوە منعکرابی کەسێک بەس سیر و پیاز بخوا و بۆنی بێ لە دەوی بەس ببوونەکەی ئەزیەتی کەسێکی تر بدا ئەوە گوناهی دەگاتەوە لێ ڕێی مزگەوتی لێ قەتع دەکرێت دەڵێ مێ لە ماڵەکەی خۆت بمینەوە جا ئەگەر کەسێک ڤایرۆسێک بگۆزێتەوە دەبێت چەندە گوناهی هەبێ چەندە تاوانی هەبێ و بە خۆشت دەزانی کە شتێک نییە لەو کەونە لە کوشتنی ئینسان گەورەتر بێ ئەوە زۆر جاریت کە و فەرمودەمان باس کردو ئەگەر هەزار جاری کەش باسی کەین ئەوە نیشانەی گەورەی ئینسانە هەرچی ڕێکخرا و مافی مرۆڤی دنیا هەیە و حقوقی ئینسان هەیە ئیدعا و بانگەشەی خزمەتکردنی ئینسان دەکات بەڵام ئێمە فەرمودەی شیرینی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم کە پێمان دەفەرمێ لە زەوال الدنيا أهون عند الله من قتل رجل المؤمن لهدم الكعبة أهون من قتل رجل المؤمن يعني براستي أو كسي يعني بشي سڕ بزانی لە شوێنە کاتەوە و ناچێ بڵێ خۆی کەرەنتینە بکا و بمینێتەوە لە شوێنێکی کە عیلاجی بۆ بکرێ ئەوە لە دوورەوە گوناهبارە لە ڕووی دووەمەوە دەبێتە قاتڵی خەڵکی تر لە قاتڵی خەڵکی تریشە بەخوا دنیا تێک بدا لەکن خوا ئەوەنترە و کەسێک بکوژی ئەوە دەبێتە قاتل کە بۆ قاتل وەکو بچی کەعبە و ماڵی خوا تێک بدا یعنی دەبێت ئەمە ئاوا بیخوێنینەوە ئەم هەموو ئاەتانەی قورئان ئەم هەموو بنەمای سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕاستی ئێمە لە خیتابی دینیمانە خیتابێکی زۆر کلاسیکیمان پێوە دیارە خیتابی ئەومان پێوە دیارە کە هەموو تەرکیزی بەشەری کە خوا پەیامی بۆ ناردووە بەس بۆ ئەوەی ناردووە کە بینی خۆت و خوا ڕێخەی ئەمە زۆر غەڵەتە ئەوە دینی مەسیحە ئەو خیتابە خیتابی ڕیجال الدینە و ئەوەش دەرکەت کە ئێمە وەکو مامۆستای ئاینی زۆر خەمی مەداریس و جامیعات و خەڵکمان نەبوو ئەو هەموو جامیعە داخرە دەنگمان نەکرد ئەو هەموو خوێندنگایە داخرە دەنگمان نەکرد کاتێک مزگەوت داخرا هاوارمان لێ هەستا کەواتە لێرە دینی مەش دەمانەوێت وای پیشاندین کە وەکو دینی مەسیحەکانە کەمە غەڵەتێکی زۆر گەورەیە بەڕاستی جامیعە کەمتر نییە خوێندنگا کەمتر نییە لە ڕووی ئەوەی کە پێ ئێمە ئەگەر وا بیخوێنەوە کە ئەوە علمی عیمرانی و بەشەری و ئاوەدانکردنەوەی بەشەرەکە خوا
إنساني وادرس كدو هو أنشأكم إلى الأرض واستعمركم فيها استعمار واجبة لو نموناغا أمتي إما استحالتي كوروني بسداتي دكتورك ما نبي متخصص وكوبرا برزيك لله جناب دانشتوا هل هم ما نكون هبار دبين لو شنكو فرض كفاية بلان لفرض عين دا عبادتي بيني خوم وخوايا كامل الناس من مزقوتي بس خوم تاعهم باردبن بس ما مستعيني خطاب من أو هابير لكن أو هابير ما نكردوتوا بوي خلق بيوا ديني إسلاميش يعني براستي نظري خلق لبدل خطابي إيما ما مستعيني واضح كوين دريتو كإيما بس دیندارینا و مزگەوت بە دیندار دەزانین بەڵام هەندەسە و طب و بایۆلۆجی و جیۆلۆجی و بابەتەکانی تر کە خزمەتی بەشەری دەکا ئەوە ئێستا مەسەڵ ئێمە هیچ دەورێکمان نییە ئەوەی دەوری هەیە دکتۆرە بەڕێزەکانن چی دەورێکیان بووە لە هەموو مستەشفا و لە بڵاوکردنەوەی ڕقەمەکانی خۆیان بەڕاستی ئاشتێکی گەوران ناو خەڵکی ئێمە بڵاوکردەوە جگە لەوەش بەڕاستی سۆز و ڕەحمی خەڵکیان جولاندووە لەولاشەوە دەوڵەمەندەکان حەقی دەستخۆشیە ئێمە دەچین پێیان دەڵێن بەس ئیمە بەس قسەیە ئەوان عەمەلن ئێستا ئیمی گەورەترە لە ئیمنە من چم تێناچی بەس قسە دەکەم ئەو گەورەترە بۆ دەچی شەئنی ئەو پیاوە سەرمایەدارە کەم دەکەیەوە کە ئامادەیە مستەشفایەک دروستکە ئەو دکتۆرە بەڕێزە بە گیانی خۆی ئامادەیە بچی لە ماڵەکان بگەڕێ خەڵک ئەوە بکە بۆیە بەڕاستی ئەم خێتابەی ئێمە خێتابێکی تا ڕادێک لە جێر کلاسیکیە هێشتا واقعی نییە ئەو دینە عەزیمەی ئێمە دینی بەشەریەتە دینی حقوق و دینی حڕیاتە دینی خزمەتکردنی ئینسانە لە نینۆکێکەوە بگرە تا دەگاتە هەموو لاشەی لە مویەکەوە بگرە تا دەگاتە مێشک و عەقڵی یەک شوێن نییە ئەو دینە عەزیمە خزمەتی نەکرد بێ یەک شوێن نییە ئەم دینە عەزیمە یا دەڵێ خواردنی باش بخۆ لە شوێنی باش دانیشە جوان بە خاوێن بە پاک بە شتی پیس مەخۆ شتی خراپ مەخۆ هەموو ئەو یاسایانەی پێش ئەوەی لە قیامەت سوودت پێ بگەینی ئەو ئیسلامە لە دنیای سوودت پێ دەگەینی بەڵام ئێمە بە قیامەت لە کاتێکدا ربنا آتنا في الدنيا حسنة أو في الآخرة حسنة. جزاك الله مامۆستاگیان کاتوریان مامۆستا زۆر شت کە پشتگیریکی زۆر گەورەیە بۆ ئەم مەجالی ئێمە پشتگیریکی باشی ئەوەی پیشانە کە شەریعەت بەڕاستی بەم جۆرە مامەڵاکات. جنابتان لەسەر وتەکانی مامۆستا گەر تعلیقێکتان هەبێ و هەروەها مەسەلەی خۆشاردنەوە لەوەی کە خۆت تەسلیم نەکەیت یعنی تەسلیم بوون بەوەی کە خۆت ڕزگارکەیت و خەڵکی تری ڕزگارکەیت چیتان هەیە؟ وەڵاهی من خەفەتێکە خۆم بەڕاستی ئەویش لەوەیە کە ئێمە خۆمان مسلمانە زانی بەس لەم ڕوانگەی کە مامۆستا شیکردنەوەی کرد بەڕاستی تحلیلی کرد علامەتی استیفام لەسەر زۆری لە مسلمان بوونمان دروست دەبێ یعنی هەندێک سیناریۆ هەیە باسی واقعن یعنی واقعن لەم ماوەیە لە ڕۆژانی ڕابردوو لە سلێمانی لەم کوردستان ڕوویاناوە تا ئەم وەبایە ئێستا وتمان دوو قۆناغی زۆر گرنگمان هەیە قۆناغی یەکەم ڕێگری بکەیت لە هاتن ئەوە هات قۆناغی دووەم کە هات ڕێگریکەین لە بڵاوبوونەوەی گرنگترین ئێستا ئێمە لە قۆناغی دووەماین حاڵتەکە لە هەرێمی کوردستان هەیە چۆن سنوورداریگەین کە تاکە ڕێگەی ئیشی لەسەرکەین چکە باس سەریح بین با خەڵکیشەوە بزانێ مؤسساتی صحی ئەمە تحملی تا 500 ئەکات کە لە 500 زیاتر بووە بیم لە 500 دابین بە فلیم یعنی ئەمە واقعەکە ئێمە لە هەموو هەرێمی کوردستانە تا ئێستا لەوەشە 200 بێدمان هەبێ قەرەوێڵی نەخۆشمان هەبێ کە بتوانین حاڵەتە کریتیکاڵەکان حالەتە زۆرتونەکان بتوان چارەسەر بکەین بەس لەوە زیاتر بوو لە دەسەڵاتی وڵاتە گەورەکانی جیهان ئەناڵێن بەدەستیەوە ئیتالیا ئەناڵێن بەدەستیەوە ئەڵمانیا ئەناڵێن بەدەستیەوە مؤسساتی زۆر گەوری ئەوانە ئیتالیا لە پلەبەندی هەڵسەنگاندی سیستەمی تەندروستیەکەیان لە دەیەمی یەکەمە لە عالەمە ئێستا دوێنێ سەرۆکوەزیرانەکەی وتی دەستەوەسانین تەواو یعنی سنووری دامەزراوە تەندروستیەکان زۆر محەدەدە بەتایبەتی لە هەرێمی کوردستان و لە عێراقا گرنگترین ڕێگە بریتە لە کۆنتڕۆڵ یعنی تەسەور کە کاکەیەک دادەیەکەیە خۆی ئەشارێتەوە کە واقع بووە ئەم ڕۆژوویەوە کە من لەگەڵ ئەوە قساکەم نایەتە پێشۆ چی ئەکام کەسە بە بەردەوامی دەوروبەرەکەی تووشەکە تا من کەسێک بە زۆر ئاسانتر فریای ئەکۆم لە کۆنتڕۆڵکردنی تەڵام ئەمە کۆمەڵک جوندی مەجهولمان هەن ئەو جوندە مەجهولانە تا ئێستا لەو چەشاشەی پیشانی نابن کەیسێک کاتێکە دەرەکەوێت حاڵەتێ دەرەکەوێت کە پۆزەتیڤە چەند کەس لە ماوەی ڕابردووە بە تایبەتی لە 2 هەفتەی ڕابردووە سەردانی کوێی کردووە بۆ کوێ ڕۆشتە کێ سەردانی کردووە باوشی بە کیا کردووە لەگەڵ چیا دانیشتووە لەو کاتەشە زۆر چالاکە ڤایرۆسەکە بەڵێ ئەبێ ئەم تیمانەی ئێمە کە تیمەکانی خۆپاراسی تەندروستین لە چەندین تیمانەی لە سلێمانی لە دەوروبەری سلێمانی لەگەڵ پزیشکانە سەردانی ئەو کەسانە ئەکەن ئەم کەسانە بێ هەمویان بدۆزنەوە و هەمویان ئەینیان لێ وەرگن بیانیان بۆ فەحەس
لەبەرەوە هەتا زووتر خۆی ئەوەی وتراوە ئەم ڤایرۆسە پێی نییە مرۆڤەکانە پێ ئێنێ ڤایرۆسەکە خۆی قاچی نییە بڕوا خۆی ناتوانێت بڕوا بەڵام مرۆڤێکە ئەبێتە هەڵگری لەمەوە ئەیگوازێتە بۆ لەوە ئەیگوازێتە بۆ لەوە ئەیگوازێتە بۆ ئەو یعنی تیمەکانمان ئەڕۆن لەگەڵ ڕێزما درۆیان لەگەڵاکەن خۆیان لێ ئەشاردنەوە ناڕاست قسەیان لەگەڵاکەن تەعاملێکی دروستیان لەگەڵا ناکەن لە کاتێکیشە هیچیان ناوێت جگەل لە خێر بۆ ئەو کەسە و بۆ پاراستنی دەوروبەرەکەی لەبەرەوە بەڕاستی ئەمە ئەزمەیەکی قوڵە ئەمانەی ئەو تێگەشتەی کە مامۆستا باسی دەکات بێتە ناو حیاتی ڕۆژانەمانەوە کاکە دین ئەخلاقە ئەخلاق لە دین وەرگرتووە هیچی نامێنێت فلەبەرەوە یەکێک لە بەهابەرزەکان لە مەسائلی دینا مەسائلی ڕازگۆییە ئێمە ڕازگۆی بوونی خەڵک التیزامی خەڵک بۆ پێوەرانی کە باسەکرێ تەنها زمانی سەرکەوتنمانە کاتۆر کەس هاتووە یعنی خۆی داوای کردوێتی من ئەو حاڵەتم تایە و یاخود بەرکەوتنم هەبوو و توش بوو لەم حاڵەتانە کە لە سلێمانی ڕوویا دوو نمونەی زۆر جوان هەیە نمونەیەکیان لەم ڕۆژانەیە کە تایارەکە هاتبوویەوە تایارێک گەڕابوویەوە کاکەیەکی تیا بوو هەر لە دابەزینەوە دیارە ماسی گرتۆ دوو لە خەڵکەوەسێ خۆی بە دەستگا تەندروستیەکان ئەناسێنێ ئەڵە من نیشانەیەکی وامە لە فلانە شوێنەوە ئاتومەتەوە یەکێکتر لەوانە کاکەیەکە کە بەرکەوتنیە بوو لەگەڵ مامۆستای ڕەحمەتیە ئەم کاکەیە کە دەرەکەوێت پۆزەتیڤە لە هەولێرە بێم لەوێەوە پێی ئەمە کاکە تۆ پۆزەتیڤەڵە بەسەر چاو بۆ کوێ ئەمە من بێمەوە یەتەوە لە شوێنە سەحابەی داهێشتاری هینەکە بێ و ناچێت بۆ ماڵەوە بە تەلەفۆنی خۆی تەلەفۆنەکە بۆ هەموو ئەوانەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە ڕەبتیە بە لەوانەوە پێڵێ خەڵکینە من تووشی ئەم نەخۆشیە بووم و ئێستا پۆزەتیڤم داوایکی برایانتان لێ یەکەم بۆ پاراستنی خۆتان بچین سەردانی دامەزراتە دروستیەکان بکەن ئەمەمان هەیە بەس لەو لاشۆ کۆمەڵێکی زۆر لە خەڵکمان هەیە هەتا بەداخیشەوە خەڵکێکمانێ خۆی بە ئەهلی ئیلتیزام ئەناسەر ڕاستیمان لەگەڵا ناڵێ یعنی ئەگەر ئەم قەزەیە مامۆستا خۆشەویستە زووتر هەنێ ڕاحەقیقە دەبا بە مساتی صحیح بووتە ئێستا زۆرە لەو کەیزان لەو حاڵەتانی ئەلان کردن هیچی ڕووی نایە هیچی ڕووی نایە بەس لێ دەشارێتەوە ڕاستی لێ ناڵێ و بە فعلی ئێمە ئێستا دوێنێ یا پێرێ سەرۆکی ڕێگای تەندروستی جیهانی پەیامێکی گرنگی وتی خەڵکینە هەموو کەرتەکان ئەبێ بەشدار بن لە بەرەنگاربوونەوەی کۆرۆنایە و هەموو کەسێکیش ئەبێ بەشداری بکات لە بەرەنگاربوونەوەی کۆرۆنایە کۆرۆنا لە دەستی وەزارەتی تەندروستیان نەماوە وەزارەتی تەندروستی بەس قیادەکە بەڵام بێ هەموو کۆمەڵگە ئێمە لە کەشتیەکەین کونی تێبێ ناگەینە کەناری ئارامی هەمومان تیاچین لەبەرەوە زۆر گرنگە خەڵک بە ساڕح لەم پەیامە تێ بگام ئەمڕۆ کاکتۆ من لە شەستی سلێمانی ینی زابطێکم بینی قسەم لەگەڵا کرد کە مەفرەزیان دانابوو بۆ سیارە بەڕاستی زۆر بێتاقەتی خۆی دەربڕی لەوەی ئەی خەڵک بە گوێمان ناکە ینی معنای نییە خەڵک لە سەرجادە بە کۆمەڵ دانیشتون هەر لە پشتی شەستێکە خەڵک دانیشێت و بە جەماعەت دانیشتن وەکو سەیران وەکو جاران و ینی ناشکرێ ئاسایش ینی فریا ئەوە ناکەوێت ئەم هەموو شوێنە بەسەر بکاتەوە لەبەرەوە یعنی مەترسیەکە ئیسە لە وەکو جناب باسەکەی لە مەسەلەی خۆپارێزیە ینی ئەگەر چارەسەری خۆپارێزیەکە نەکرێ ئەگەر بەڕاستی خەڵک خۆی نەپارێزی ئیتر لە دەست دەرەچێت وڵای بە سەرەح شتێک هەیە من خەڵک ناتوانم بەس واقع بینم ئەوەی کە لە ئێران و ئیتالیا وانە ڕوویە واردە لێرە ژووبە ئەوەی تاکە زەمان لای خەڵکە بە سەرەحی کەلام پێرە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی تۆ سەڵاح هەورامی ئاماژەی پێیە تەوەقعت بۆ مستەقبەت چۆنە پرسیاران لێ کرد وتی دوو احتیمالە خەڵک لەگەڵمان نابێ وەزعمان باشە بێ خەڵک لەگەڵمان نەبێ ئەبێ خەڵکی سلێمانی چاوەڕێ بکە بە سەدان مەیل لەسەر جادەکان کرد کە نەبێ بچێ بەدەمیانەوە یعنی ئەمە بە سەریح بە خەڵک ئەوترێ چونکە ئێمە لە مێژووی مرۆڤایەتیە دوو پەتامان هەیە تەمەەن چەندین جار پەتا بۆی ئەم جۆرە لە ڤایرۆس ڕوویاوە شەر نەعینە ڤایرۆس بێ بەس نزیکن لەم ڤایرۆسانە یەکێکیان پەتای 980 بوو کە 50 ملیۆن مرۆڤی کوشت دومیان پەتای 958 بوو 67 بوو ئەمانش بە ملیۆنەها مرۆڤیان کوشت حەلمان تەنها خۆپاراستنە و خۆپاراستن التیزامێکی ئەخلاقی التیزامێکی دینی التیزامێکی مرۆیی ئەخاتە سەر هەمومان کە بێ پابەندن پێوە بەدەلەوە دەستمان لە بنی هەمانەکە دەرچوو کۆنتڕۆڵ زۆر مستەحیلە ماوەسەگیان ئەگەر بینەوە خزمەت جەنابتان ئەوانەی کە دکتۆر عەبدولفەتاح ئاماژەی پێ کرد جەنابیشتان ئەگەر تاقیبێکتان لەسەر و باسە هەبێت و کەوتۆتە ئەو ساحەی کە بەڕاستی هەم بانخوازان هەم مامۆستایانی بەڕێز هەم وەزارەتی ئەوقاف هەموو وەزارەتەکان بەڕاستی
هەرێکەکەی پشتی خۆی هەیە لەوەی کە چۆن بەرەنگاری ئەم پەتا گەورەیە بێتەوە، چۆن خەڵک وا لێ بکەین کە بەتەواوی وریابن لەوەی. هەتا من لە شوێنەکە ئاماژەم بۆ کرد کە زەرورە حتا لە مزگەوتەکانیشا بانگەواز بکرێت کە خەڵکینە خۆتان بپارێزن، چونکە خەڵک هەر لە خۆ لە مزگەوتۆ لە مکەبەری مزگەوتۆ کە بانگ بکرێت قودسیەتێکی زیاتری هەیە بۆ ئەوەی کە خەڵک بەگوێ بکە. جناب تا چیتان هەیە لەسەرەوە؟ والله دیارە وەکو دکتۆری بەڕێز ئاماژێ بە کەلمەی جواندا کە ئەم بابەتە لە دەست وەزارەتی تەندروستی چۆتە دەرێ، واتە هەموو کۆمەلگا بە گەورە و گوت بچووک بە تاک و کۆمەڵ بە دەوڵەمەند و فەقیر بە سیاسەتمەدار و بڵین تاکەکانی کۆمەلگا هەمووی لە یەک ئاستی بەرپرسیارەتیدایە. ئەم کۆڕۆنایش فەرق بە هیچ یەکیان ناکە و تاکە چارەسەریش وەکو جاران نەمایە. بۆ نمونە ئەو بچێت لە ئەڵمانیا و لە وڵاتێکی ئەوروپی خۆی چارەسەر بکات لە بەرەوەی دەوڵەمەندە یا سیاسەتمەدارە یا سەر بە حیزبە، ئەوە نەماوە. هەمووی بۆتە یەک جۆر بڵین وەکو یەکی لێ هاتووە، کەوە چیەک لێ هاتووە کەواتە لێرەدا هەمومان بەرپرسیارەتیمان کە تە یەک ئەست. من لە شوێنی خۆم و جەناب لە شوێنی خۆت بەرپرسیارەتی لەسەر ئەوەیە کە چۆن خۆت دەپارێزی ئەوها خەڵک